سڵاوتان لەبێ بەڕێزانم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی ئەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەخۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. خێزانێک بەیەکەوە وەرزش دەکەن و پاڵەوانن. بەخێوکردن ئاژەڵی کێوی لەگەڵ ئاژەڵی ماڵی. لە گوندەکەی خۆی پێشانگایەکی کەلەپوری کردوتەوە. بنەماڵەیەکی وەرزشوان لە شاری کەرکووکەوە میوانی بەرنامەی هەفتانن کە باس لە ئەزموونی خۆیان دەکەن لە بواری وەرزشدا. محەممەد شەمسەدین لە ماوەیەکە لە بواری وەرزشی هێزی لەشدا توانیوەتی ئەزمونێکی باش بەدەست بهێنێت، پاڵەوانێتی ئاسیا وڵاتانی عەرەبی و هەروەها پاڵەوانێتی ئاسی هەرێمی کوردستانیشی بەدەستێنەوە. بەڵام گرنگ ئەوەیە کە ڕێگری لە خێزانەکەی نەکردووە کە لەو بوارەدا کارکەن. هاوسەرەکەی و منداڵەکەشی لە ئێستادا هەمان ئەزموونی ئەو دووبارە دەکەنەوە. لە ساڵی 2001 دەستم بە یاری هێزی لەش کرد. لە دوایەوە توانیم چەندە پاڵەوانەتی عێراق بەدەستێنم لەگەڵ وڵاتە عەرەبیەکان. چەند ساڵێکشە بەڕاستی فکرم کردوتەوە کە بتوانم خێزانەکەم هاوسەرەکەم بێن وەرزش لەگەڵ خۆم، هاوبەشم بێ لە وەرزش و لە تەمرینکردن و یارمەتیم دات. بەڕاستی نامەتوانی مەجان نەبوو، ئیتر هۆڵمان نەبوو لەبەر زمانی خەڵکی. بەس فکرم کردەوە نابێ ئەوش حەقی ئەوخرێت ئەگەر لەبەر زمان خەڵک و لەبەر قسەی خەڵکی نێنمە ناو هۆڵ و ناو وەرزش. ساڵێک کەمترە هاوردمە ناو وەرزش لەگەڵم وەرزشەکات. بەڕاستی سەرماندی کە پاڵەوانە کە حەزی لە وەرزشە لە ناو 11 مانگە وەرزشی کردووە. پاڵەوانەتی کوردستان پرەی یەکەمی بەدەستهێناوە ئافرەتان، دووەم پاڵەوانەتی کوردستان لە کەرکووک کرا پرەی دووەمی بەدەستهێنا. پێش 2 هەفتە سەفەرمان کردبەوە پاڵەوانەتی ئاسیا لە ئەستەمبول لەگەڵ خۆم بوو، لەی یەکەمی بەدەستهێنا، خۆشم پلەی یەکەمم بەدەستهێنا. دوای ئەوەی کە خێزانەکەم وەردەنا وەرزش، لە دوای ئەو کچەکەشم زۆر حەزی کرد هەوڵی دا بێتە وەرزش لەگەڵمان. کچەکەشم هات، عەلی کوڕشم هاتووە وەرزشەکە لەگەڵمان. کوڕە بچووکەکەشم مەهدی پۆلی دووە ئەوش وەرزشەکە لەگەڵمان 5 شولەوە کات. بەڕاستی پێشەوەی کە خێزانم بێتە ناو وەرزش لەوانەیە یەکتری تێنەگەیشتانی جوان، بەس ئێستا دوشمان وەکو خێزانێکی وەرزشی جوان لە زمان یەکتری تێدەکەین وەکو خێزانێکی وەرزشی. کێشەمان نییە، زۆر سراحەتیم لەخوا بێت. ماوەیە کەم هاتوومەتە ناو یاریەکەوە، یاریەکەم چونکە شوێنمان نەبوو، چکە من ئافرەتم و ئەویش پیاوە، شوێن نەبوو ئافرەت لەگەڵ پیاو تەمرین بکە، ئەو شتە نییە. بەڵام لەخوا بەزیادە توانیمان کە پشتگیری مەکا و منی کردنەوە ئەم یاریە بە پشتیوانی ئەوەوە. 6 منداڵمان هەیە و خۆتان ئەزانن یاریزە محەممەد شەمسەدین ئەرکی قورسە، بەڵام تەسیر لە من ناکە لەخوا بەزیاد بێت، چکە خۆمش یاریەکەم الحەمدلله خۆمش بەهۆی ئەوەوە مەتە پاڵەوانی ئاسیا لەخوا بەزیاد بێ دەستخۆشی لێ ئەەکەم. هیوادارم هەموو کەسێ بێت تاقی توانێت خۆی بکاتەوە ئافرەت بزانە بۆ تەندروست باشە، بۆ سەحەت، بۆ هەموو شتێ باشە. من حەزەکەم پیاوەکانیان پشتگیریان بکەن وەک چۆن من هێردەکەم پشتگیریم ئەکا و تەمرین ئەەکەم، حەزەکەم ئەوانش سەیری ئێمە بکەن و فێر بن لێمانەوە.
ئەوەی کە بینیمان نمونەی خێزانێکی وەرزشوان بوون کە لە ڕێگەی وەرزشەوە پامێکی گرنگیش بە خەڵکی وڵاتەکان ئەدەن ئەویش ئەوەیە کە توانا و تااقەتی هەر کەسێک ئەتوانێت لە ڕێگەی وەرزشەوە دەربکەوێت و نمونەی خێزانێکی بەختەوەر و سەرکەوتوو بۆ گەیشتن بامانجەکانیان پێک بێنێت لێرەدا ئێمە هەموو هێزی ئەو خێزانەمان نیشان نەدا بەڵام پامێکی گرنگ لە پشت ئەزمموی ئەوانەوە هەیە ئەویش ئەوەیە کە لە ڕێگەی وەرزشەوە دەتوانێت خێزانێکی بەختەوەر و سەرکەوتوو پێک بێنیت کە بتوانێت پامێکی گرنگیش بە کۆمەلگاکەی خۆی بدات. حەز و خۆشەویستی بۆ خۆشنووسی وای لە هاوڵاتێکی کورد کردووە کە لە ماوەی 4 ڕۆژدا فێری هونەری خۆشنووسی بێت و ئێستاش زیاتر لە نیم سەدەیە لە کارەکەی بەردەوامە ئەو هاوڵاتیە ڕۆژانە سەرقاڵی نووسینەوەی چوارینەکانی خەیام و هەروەها وتەکانی ژیانە چیرۆکی سەرکەوتنەکەش و فێربوونیشی بۆ کاتە دەگەڕێتەوە کە تابلۆیەکی ڕەت کراوەتەوە و بڕیار دەدات خۆی فێری خۆشنووسی بکات ئێستا شێکێک لە بەتەمەنترین خۆشنووسەکانی کەرکووکە و لە کارەکەی بەردەوام. ئەگەر مەوهیبەت هەبێ و بە ئاکادمی بخۆین زۆر باش دەبێ مەوهیبەت نەبێ ئەکادمی شتیار پێرەبی بەستەوی من ئەکادمی نەبخۆینە بەس خۆم پێرکردە بەس لە مەرحەلەیە باشم یانی بەس لە من ئەوانەی کە ئەکادمی خوێنە حتما لە من باش دەرەچن من خۆم پێ کەس حرفێکی بە من نەوتووە یەکەم جار لە مەعرەز ئیشتراکم کرد لە کەرکووک بەلەو حەیە ئەیتر جا لە محافظە زۆر جار مناسەباتە بوو ئیمە کرد بەس دوای کۆمەڵی خۆشنووسان کوردستاندان من ومە سەرۆکی کۆمەڵە بەلەو سەری نەگرت ئیسەش لە کۆمەڵی خۆشنووسان عێراق ینی بە ئیلحاح جەماعەتەوە ئیسە من ئەندامی فەخریم یانی ئەیسەش نووسیوانە عەلە ئەساس لە مانگی 11 لە هین ثەقافەی عەرەبی دێن لە عێراق هینەکەن تەکریمی خەتاتەکانەکەن من یەکەم ناونووسام لە کەرکووکە معلێم جەمعی خەتاتی هیچ تورکمانیشە تەقریباً هیچ تورکمان و عەرەبە زیاتر تورکمانەوە ئێمە خەتمان زۆر جوان بوو لە مەکتەبە چی مامۆستای هات ئێمە هەڵەسەن لەسەر سەبورامان نووسی ئەیتر لە تام تەوەسە لەم تەوەسە یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ بانگیان کەوتیان بۆمان بنووسە من وتم نازانم خەتاتی نازانم بەس من خەتم جوانە خەت اعتیادی مراقبان بانگی کەوتی بۆمان بنووسە لەسەر ئەم قاعەیەک لەوحەیەک بنووسە مەمنوع وەضع الدراجات هنا پاسی لێرە دامانە لە پشتۆ لای ئەو دەسەکە داینن وتم وەڵڵاهی من نازانم وتی لەن تۆ خەتاتی وتم نام خەتات نیم من خەتم جوانە خەت نووسینم جوانە بەس خەتات نیم على كل تر الحاحي يمكن نسيم غلطي يمكن يعني تقريبا بو شر ما بدنا بلاي مدير ودي موضوع معايا ودي بالواقع نبي سيو شوارج من بلايك ما بقول لهم قول كتابي زور هبو كتاب فارسي ملاي ملاي خون فارسي وتركي وكردي هم كتاب زمان هم بخطاطين وسراعي معنا كان شو روج مخليك هو بتشارج في ختمه بتشارج والله لو حي دارم هنا وبايع كل مسلم هنا لو شنيك مراقب عام يشتي دامنا هذا يتم شنو شيء من ويتو ونسيو زاور جنازة والله إذا رقتوها في ربهم على كل إذا بوينا برادر زود بوينا برادر على قافيك خطا كان شامي باش مثلا زياتر ثلثو نسخو فارسي وفارسي كم زور باش لا هم باشترا رقعو إذا هم خطا كان نسم هەرچی پیشانگایشێ مەسەن لە هەولێر و سلێمانی و بەغا زۆر جار لەو هەم بردووە و چەند جار تەکریم کراوم وەڵا ئێستا زۆر شتەکە قەدر نەماچمەوەی کە ئیش خەتاتێک هەموو بە کۆمپیوتەرێکە کات خۆی زۆر باش بووم ینی من لە دایرە بەقەدر هەموو مۆزەبەکان احترامیان ئەگەن يعني لەبەر خەتات بووم هەرچی سجلات و وەسایق و هەمووی بە خەتاتیان نووسی ئەیتر لە بازاریش خەتباوی هەبوو لە گەڕەکیش هەرچی مناڵ هەبوو لەم تۆسەی ابتدایی و ئاعدادی هەموویان نەشرە و تەقریر هەموویان بۆیان نووسی هەوسێ هەمووشی بەبەلاش بۆ
بەس نەما ئەو شتانە نەما خەت باوی نەما پێش من هەبوو 5 خەتاب دەکردبوو هەبوو محەممەد عیزەت و ئەکرم کەرکوولی و حاجی خەلیل و مەلیک و ئەمانە جیلێ بەلە منن هەمویان نەماون جیل منیش منم عتای ئاتاوازی هێناوە نەخۆشە چاوی ناوینێ مامۆسانە جاتە ئەوش هەر نەخۆشە ئەوش وازیێنە ئیتر جیلێ من ئەوەن وەلەو لەختێ لە من گەورەتن 4-5 ساڵ بەس من ماوم ئیتر جیل من نەماوە لە دوای منیش من فەخر نەبێ بۆ هەموو خەتاتەکان قەت ڕۆژێ بەخە یەکی هاتبێ ئیلا پێرم کردووە یارمەتیم داوە بە کورد و عەرەب و تورکمانەوە هەرکی هات بێ یارمەتیم داوە پێریانم کردووە بە بەلاشیش قەت بە پارەیشم بۆ کەس نەکردە هەر بە بەلاش تقریبەن 40 کەسم پێر خەتاتی کردووە هەمووی بە بەلاش هاوڵاتیەکی جگە لە بەخێوکردنی ئاژەڵی ماڵی ئاژەڵی کێویش بەخێو دەکات. هاشم عەبدوڕەحمان ڕۆژانە خۆی سەرقاڵی بەخێوکردنی ئاژەڵی کێوی کردووە و ژمارەیەک بزنی کێوی لە ناو ماڵ و پاوانی گوندەکەی خۆی بەخێو دەکات. ئەو دەڵێت بەخێوکردنی هاوکاتی ئاژەڵی ماڵی و ئاژەڵی کێوی کارێکی زۆر زەحمەتە و هەروەها ماندووش دەبێت پێوەی، بەڵام لە هەمان کاتدا داواش لە خەڵک دەکات کە ئاژەڵە کێویەکان بپارێزن. مێژە بوو دەخۆزۆمە بوو کو ئەس بۆ بخۆ پەیدۆکە ئافسۆڵا دەست مکەفتن ئافسۆڵامە بهۆرە یەتکردی منێتی نەڤێدرکە واز گەلک حەژت کەم و مدوێت حتى من ئەڤە پەیدۆکردین ئافسۆڵا دەست مکەفتی 100 عارفی باڵۆ ئەکە بهۆیەوەی گرۆنە یبقی گەلک یبقیمەدە ئەڤە خوش ئیرۆنێت ئینۆین دۆخۆزیت ئینۆین جۆمێرێکی بوومە ئینۆن ئیرۆنێ کوڕێمە فرێ کرد بوویە ئیرۆنێ ئینۆ بوون ئەگەل بۆ درکۆ دەستمانۆکەبم بۆ درکۆ ئەگە خودێ دەستما بکەبن دێ هێشتۆ کەرم نوکەژی خودێ خودۆنکردنەوە بۆ خۆرنێ کێم خۆرنێن و بێ مەسرافنجی مەسرافەوەن ئەکە خودۆن بەردەتەوە قۆری هەموو چنۆخون چەروانی وەگەلێکی کێمە بەس بۆ مرۆڤ حەسنۆکەت بەردەتەوە قۆری پۆتکێ منێشتۆ خودۆنکردنەوە بسۆنەوەیە ئەکە بناتێژی دە مرۆڤ بەتەوە قۆری هەموو خودێ جەوەجیەوە ئەمە ئەوە بە حیوانێکی غەریبە و یە جۆنەژی ئەڤە شبەتی پازێمانی ناپازێمایەکە هی ناوسۆی جۆنە بۆ بەرهەمیژی بوو شیریژی بۆ بکە هۆنو کە بزنەکۆت ناو دۆ یە پشیرە ئەو پشی ترەش بزنێن مەیتکەی و یۆ بێ کۆرگژی بوو هەفشنکە یۆ بێ کۆرگژی بوو هەندی بوش ببنجیدە بەردەینە و نوکەژێت بەردۆینە نوکەژیان بەردەینەوە قۆری چناوە قۆری ئەمە گەڵپازیت چند تۆی vۆری ێڤۆریشی ناپخوتەیەنەڤەوە دەشبۆن ئینیتەڤەل گەڵپازی نانا وڵە بۆندە فەقیرە گەلێکی ئەمینە بجۆرێوەکی دیژی پۆڤێ گۆڤێت گەلەک ئەمینن ئەم بەردەینەمە ئەڤەل بۆرە مایتینە ئەم هەت بەردۆینە ئەمە بۆ ڕژومەتکینە تێبە کەسی نەپچتە بەر ئەکەت بەردۆینە خودێ بوو جۆنەتی مهمنی هۆیەتن ماما هەندی حیوانی جۆم بدێ هۆسۆبیتن زارتنی نەبوەر ناکە بۆ بەدلێ من بجوەکی دیجی وڵۆ نزۆ بەلکی خەلکی حەژی ناکات بەس خودێوەکی لە بێمەدە گەلک جۆرە من خەوێت و ئازێ چوومێ منێت گرتین خەوێتەوە خودێ دۆخۆزیۆ من هەمە ئەوە نێچیرڤۆنێت مە بۆ حیوانۆن ناکوژن دلێ خۆ نابەنە گوشتێ بۆ وڵە گوشتێ بۆی حەڕۆمە مرۆڤ هەموو گوناهت کات بۆ بکوژیتن خودێ وەکی لە بە بناداف مرۆڤ گوناهت کات بکوژیتن بجێ هیڤی دۆری نێچیرڤۆنێت ماشی بلۆ بخۆ هەموو بۆ بوو هەموو بەس دلێ خۆ نابەنە گوشتەوە بۆ بلۆ بخۆ چنە حیوانێت دی پازت کەی
لە گوندی ئیساکەندی نێوان شارەکانی مەهاباد و باوکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەک لەسەر زەوی خۆی پێشانگایەکی هەمیشەیی کە لە پووری کوردەواری کردوتەوە. پێشانگاکە زۆر سادەیە لە هەمان کادا پڕناوەڕۆکە و کللتوری کوردی نیشان دەدات. جوانی و سەرنجڕاکێشی پێشانگاکە وای کردووە کە گەشتیارێکی زۆریش بۆ لای خۆی ڕابکێشێت. وەکۆ هاوڵاتیە باسی دەکات سەرەتا چاوەڕێی نەدەکرد کە پێشوازێکی وای لێ بکرێت، بەڵام ئێستا داهاتێکی زۆریشی پێدا دەکات. من اشتانا صازم كدون ادب لرسم واداب ورسوني كرديه او اولين بار منجا او انا مصاص كردو دود انا مدنيو باغي دا صاص كرد خلق داتن اكسان دقل دايش دو ماشن زوزورا عندكردن داتن اكسان دقل دايبش العانج لو ورد دائما بوكاردا العان امد روجدا 1000 نفر بعض كندمان هي او شتي امش سازمان كدو عدب لرسم واداب ورسوني كردواريا او انا بحساب او بوكوزا وداندرا وتيبيش البرشي اروا او جورا بين دكا جورا باز او مشكي او لبنان دكنو او دستار اللي دكنو او جورشتانا اما دامنا وشتي قديميه أنا ترومباية قديمية زوداتنا أو نبو السندان هنا للترومبا أيوان هالدا الشاشة يعني بعد الصين هالدا الشاشة بترومبا اللي عنده دا أيوان دينا أول لبراوي راحتو توهاتو الصيري دعوتي دكا صيري أو زمان ضي دكا لا وداش نيبو أول تبلتي كيا أول بحساب أحول شيء دا الناب أحول من دالن زوران في زوانا أو نازنا كيا أو خان دكيا أنا پزیشکێکی کورد کە لە ئەڵمانیا دەژیت وەکو خولیا و دڵسۆزی بۆ زمانی کوردی تا ئێستا لەسەر ئەرکی خۆی 75 پەرتووکی بۆ نووسەرانی کورد چاپ و بڵاو کردوتەوە. ئەو پزیشکە کە ناوی بەشار مستەفایە و لە ئەڵمانیادا دەنیشێت ڕۆژانە سەرقاڵی کاری پزیشکیە. جگە لەو پەرتووکانەش بەرهەمێکی زۆری سەبارەت بە بوارەکانی گرنگیدان بە زمانی کوردی چاپ و بڵاو کردوتەوە. ئەو هۆکارەکەشی بۆ بەهێزکردنی پەرتووکخانەی کوردی لە ئەوروپا دەگەڕێنێتەوە.
کووارێکی دەردەخینم بە زمانی کوردی دخوازم کورد بە زمانی خۆ بخوێنن بێپەراز بەلا دەکەم هەرسێ هەیوا کووارەکە دەم سالیە دەستپێکێ گوتار تێدا هەنە ولداویێژی پەلێ زارۆکان هەنە تەنێ هەر یەکیژمە هەیڤێدا پرتوکێک یان سێدەیەک یا تشتێکە کوردی بکڕێ ولدوست و هەواڵێ خۆ بەلاش بەلاوەکێ ملیونە کورد لە ئەلمانی هەنە ئەگەر هەر یەکی جوان پرتوکێکە 10 یورو بکڕێ شرکەتی ئەلمانیە وەرن پرتوکێ مەژمەڕاچێکن. ئەدخوازم تشتێ کوردی وەرن بەلافکردن وەرن تێنکردین و فرۆتن لۆمە دخوازم کارن تشتن بە کوردی تەشجیع بکەم لۆمە ئەف پرتوک ناچاپکردن ji بۆ کورد بە زمانەی کوردی بخوێنن بیرۆکا هێسانیە گاوا مرۆڤ دچێ سووکێ دۆست و هەواڵە دەگەرێت تشتێ کوردی تنانە تشتێ تورکیانە عەرەبیانە بەس کوردی تشتێک تنایە لۆمە ئەرمانجێمێک و هەر تشتی بە ئەلمانی بێ بە ئەوروپی بێت تورکی بە هەموو وەرێ خولباندن کوردی کورد تشتێ کوردیش مەرە لازمن. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەی هەفتانە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەربن.